یاسای بودجەی عێراق وەکو هەموو لایەکان دەزانن لە پەرلەمانەوە پاش ئەوەی چەندین مادەی دەستوری تیادا پێشێل کرا دەنجی لەسەر درا سەرۆک کۆماریش واژۆی لەسەر کردووە و دەبێت لە ڕۆژنامەی وەقایع عێراقی بڵاو بکرێتەوە ئەوجا لە وەزارەتی داراییەوە دەبێت ڕێنمایی پێ دەرکرێ و ئەوجا بودجەکە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و بزانین ئەو کاتە ئەگەر وابوو پشتی هەرێمی کوردستان چەند دەبێ و چۆن دەینێرن بۆ هەرێمی کوردستان. ئێمە دەمانەوێت لەسەر ئەم بابەتە ڕابوەستین چونکە سەرۆک وەزیرانی عێراق دەیەوێتانەی لێ بدا لەو بەرگە و مادانەی کە زیاد کراوە. میوانێکمان لەگەڵدایە میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر خەلیل غازی ئەندامی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری دوهۆکەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر خەلیل شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. پرۆژە یاسای بودجەی عێراق بەو هەموو پێشێلکاریانەی ناو دەستورەوە کە بۆ خۆ داگاداری دەنگی لەسەر دەرا ئێستا سەرۆک کۆماریش واژۆی لەسەر کردووە ماوەتەوە لە ڕۆژنامەی وەقایع عێراقی بڵاو بکرێتەوە بەڵام سەرۆک وەزیران بەتەمایە تانە لەو بەرگە و مادانە بدا کە زیاد کراون. پرسیارەوەیە ئایا ئەگەر تانەی لێدا یاسای بودجە دەچێتە بواری جێبەجێکردنەوە یان نا؟ سلااف بوو جەنابێتە و بۆ بینەر و گوهدارت کوردستان 24. ڕاستی پرۆژێ بودجە ساڵا وەکو ئەم حاضر بووین گەنگەشە هەمی بڕگێتوێدا لیژنا داراییدا ڕاستی ئەگەر وی شێوازی خواندن و شرۆڤەکردن و گەنگەشا بودجەی بێت چ شێوازێت مؤسساتی و حکمڕانی تێدانینش بەرک و فەوزاک و مەزن هەبوو هەر تایبەت ڕۆژیانێت دوو ماهیە و دیسال لە ڕینشتنێت ئەنجومەنی نوێنەران ji ber ku gelek fawzayek hebû û gelek babet jî yê tê perên bêdeng dana li jina darayî li ser wan babeta dîsan li jina darayî dengdan serhemî wekû bûcev giştî nehatiye kirin û gelek xal rojêt munaqeşê da meclisê hatine zêdekirin û hindek hatine ladan. Ji birî wê çendin dibêjim ku tanedan mafê her sê serokatiyaya û dîsa mafên wezareta û mafên parêzgehan ev lanê tenê mafê hey tanê lê bidin û dîsan her kesekî dîla perlemantar û yana ciheke ku peywendîdar yan ku dibêjîn belê mafê hey lê rastî eger tane مادەکێ بێتەگتن ئەو مادە تێتە ڕاوستان بەس ئەگەر تەعنەل بودجەی بسەرانسەری بێتەگتن دیف زۆر باشە محکەماتی حادی زۆر باش بودجە هەمی بەڵێ زۆر چاکە کەواتە کاک دکتۆر خەلیل یعنی ئەو مادە و بڕگانەی کە زیاد کراون تانیان لێ دەدرێ ئەو مادە و بڕگانە ڕادەگیرێن تەواوی بودجەکە جێبەجێ دەکرێت ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم. بەڵێ بەڵێ ئەگەر تاعن سەر بەرگەکە تایبەت بێت ئەو بەرگە تێتە ڕاوەستاندن ئەگەر سەر بودجێ گشتی بێت بودجە گشتی تێتە ڕاوەستاندن ئەڤەژی کەس نە سەرۆکی وەزیران و نە سەرۆک کۆمار و نە چ وەزیر و چ وێ ئەو دیێ نادەنە خۆ وێ قووەتێش بەرک و مخاتەرات تێدا و ڕاوەستانە بودجەی ڕاوەستاندنە بەڵێ شەلەلکردنە حکومەتێ باش. زۆر باشە زۆر بەڕێ دکتۆر خەلیل غازی ئەندامی لەژنەی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە دووەکەوە لەگەڵ مامون گەلێک سوپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سوپاس بۆ ئێوە.